تاقیکردنەوە لە نامیلکەی 23 فەرموودەی نازدار بۆ ئافرەتانی ڕێزدار بەڕێوە چوو. تاقیکردنەوەکە لە چوارچەوەی پرۆژەی شکۆی ئافرەت لەلایەن ئەنجومەنی یەکی خوشکانی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری سەرپەرشتی دەکرا. بڕیاریشە لە داهاتوودا ئەم پرۆژانە بە شێوەی جیاواز بەردەوام بێ. دوسێ فەرموودە بوو دیارە و پرۆژەیەمان بە شێوازی هەڵبژاردن پرسیارەکان ڕێژێکی بەرچاوی خوشکان تێیاندا بەشداریان کردبوو کە زیاد لە 500 خوشک بەشداری ئەو پرۆژەیان کردبوو. سواز بەخوای پەروەردگار ئینشاڵڵا ئەمە لە ینی لە داهاتوودا پرۆژەی تریشمان دەبیتن هەر لەژێر ئەو ناوە شکۆی ئافرەتان وەکو ڕێخستنی خوشکان و ئەنجومەنەکانی خوشکانی هەولێر ئینشاڵڵا لە هەفتەی داهاتووشدا ڕۆژی سێشەممە ئاهەنگەکە دەکەین. بڕیاری پێدانی دوسێ دیاری شایستەمان بە خوشکانماندایە. بەشداروانی تاقیکردنەوەکە بە گرنگیەوە لەم جۆرە پرۆژیان ڕوانی و بە هۆکارێکیان زانی تاوەکو و فەرموودەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ لەبەر بکەن و لە ژیانی ڕۆژانەیان جێبەجێ بکەن. ڕاشیان گەیان پێویستە هەر تاقیکردنەوەیەکی لێو شێوێ ئەنجام بدرێت بۆ ئاشنابوونی زیاتر بە فەرموودەکانی پێغەمبەری خوا ئافرەتان تێدا بەشدار بن. هیوادارم هەر بەردەوام بێت. زۆر دڵخۆشم کە بەشداری دەکەم لەو پرۆژانەدا. شتێکی زۆر زۆر باشە. هیوادارم هەر بەردەوام بێت. زۆر شتێکی باشە و زۆر ئاسانیش بوو. الحەمدوللا زۆر باش بووم. بەڕاستی ئەو پرۆژەیەکی زۆر زۆر ئاسانە، پرسیارەکانیشیان زۆر بە ئاسانی دانایە. ئەو پرۆژەی گرنگی ئەوەیە بە ئەو منداڵانیان ئەو کەسانێک کە دێنەوە پەروەردەیەکی جوانیان هەدەبیتن و دەتوانن ئەو فەرمودانە لە ژیانی ڕۆژانە بە جوانی بەکاربینن. داوا دەکەم هەموو کەسێک بێ بەشداری بکات، چونکە هەر کەسێک بێت و خاڵە چ ڕەش لێرە داگیر بکات بەڕاستی گرنگێکی زۆر زۆر گەورەی هەیە. ئەو پرۆژانە زۆر زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئافرەتان خاستن ئەوانەی کە لە ماڵەوەن ینی دەوام شتیان نییە زۆر زۆر گرنگە. هەم لە ڕووی ئاینەوە هەم لە ڕووی فەرموودە و لە هەم شتەکان عنی زۆر زۆر پڕ معلومات دەبی. لە هەم پرۆژەکان بەشداریم کردی الحەمدوللیلا. کاتێککە مۆزوعێک شتەگرێ یەکسەر فەرموودەکەم بەبیر دێتەوە کە ئەو فەرمودەی باسی ئەو مۆزوعی دەکە ینی زۆر زۆر مهمە. ساڵانە بە بەردەوام ناوەند و ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر و سەرتاسەری هەرێمی کوردستان تاقیکردنەوە و پرۆژەی لەم جۆرە ئەنجام دەدات کە تایبەتن بە ئاەتەکانی قورئان و فەرموودەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت. ئامانجیش لەم جۆرە پرۆژانە ئاشناکردن و بیرهێنانەوەی هاوڵاتیانە بە ئاین و ئادەبەکانی ئیسلام. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.